لە چوارەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان لەسەر ستەیجی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر ئەمڕۆ بەڕێوەبەری قوتابخانەی پێشەنگ مامۆستا ڕەوا ئەبوبەکر میوانمان دەبێ. مامۆستا زۆر بەخێربەی. زۆر سپاس زۆر سپاس بۆ دەرفەتە. مامۆستا گرنگترین پەیام یاخود بیرۆکە چییە کە تۆ لەگەڵ خۆت حەز دەکەی لەگەڵ خۆت بیبیتەوە ئەمڕۆ پاش بەشداریکردن؟ بەڵێ پێشەشی زۆر سپاس بۆ دەرفەتە، زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەیی. بێگومان وەکو بەشداریکردنمان لە کۆڕبەندی چوارەمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆمەڵێک پلاتفۆرم کە لەو چەند ساڵانەی دوایی کەوا پێشکەشی وەزارەتی پەروەردە و کەرتی پەروەردەی کردووە لە کوردستان. ئەوەی ئەوڕۆ تێبینیم کرد یان ئەوڕۆ بینیم کە بەڕێز جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئاران حەمە سەعید پلاتفۆرمێکی نوێ ئەویش پلاتفۆرمی قوتابخانەکەم کەوا ئێستا ئامادەیە لە سیستەمی قوتابخانە و لە وەزارەتی پەروەردە. بەس دکتۆر ئالان بەڕاستی پێشکەشکردنێکی جوانی شیکردنەوەیکی جوانی بۆ پلاتفۆرمی قوتابخانەکەم کرد. ئەوەش جێگای دەستخۆشی بوو هەم بۆ کەسوکاری قوتابی هەم بۆ مامۆستایانیش. لێرەوە کەسوکاری قوتابی دەتوانێت بە ئاسانترین شێوە بە ئەلکترۆنی و لەو پلاتفۆرمە منداڵەکانیان فێرە خوێندنەوە و نووسین بکەن یان شارەزایان بکەن یاخود بە ئاسانترین شێوەوانەکانیان پێ بڵێن لە بازنەی یەکەم و بازنەی دووەم و بازنەی سێم و چوارەمیش بگرە لەو پلاتفۆرمە. تەنانەت تاقیگاش لەوێ دانراوە ئەگەر بتەوێ وەکو دکتۆرالان ئاماژەی پێدا ئەگەر بتەوێ تاقیگایەک لە قوتابخانەیەک دروست بکەی کولفەشی زۆری تێدەچێت، بەڵام لەو پلاتفۆرمە بە ئاسانترین شێوە دەتوانی دەستت کەوێ. بێگومان ئەوە جێگای دەستخۆشیە لەگەڵ خۆم دەیبەمەوە بۆ قوتابخانەکەم و هەروەها بە مامۆستایانیشی ئاشنا دەکەم کەوا لەو پلاتفۆرمەدا بێگومان کۆمەڵێک گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هەم بۆ قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی تاوەکو دەگاتە قوتابیانی پۆلی دوازدامی ئامادەی. جێگای دەستخۆشیە. زۆر سپاس بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو جۆرە پلاتفۆرمەی بنیادناوە. مامۆستا ڕەوا یەکێک لە تەوەرەکانی ئەم کۆڕبەندە ژینگێ و ژینگە دۆستیە. بەڵێ تۆ وەک بەڕێوەبەری قوتابخانە چ پلانێکت لایە بۆ زیاتر ئەو هۆشیارە ببێ ناو قوتابخانەکان و ناو ژووری خوێندن؟ بەڵێ بێگومان بەڕای من پێویستە دەستەی ژینگە ئەو چی پێ دەڵێن ئەو هۆشیاریە بێزگە لەوەی ئەو لیژنانە زیاد بکات بۆ قوتابخانەکان، لیژنەی ژینگەیی زیاتر بکرێت و زیاتر پەرەی پێ بدرێت بەبێ ڕەچاوکردنی جیاوازی. واتە نەک قوتابخانەیەک لەگە قوتابخانەیەکی تر فەرقی هەبێ. پێویستە سەردانی گشت قوتابخانەکان بکرێت و هەروە سیمینار بە قوتابیان بە مامۆستایان پێشکەش بکرێت و هۆشیاری ژینگەییان پێ بناسێندرێت و هەروەها پێویستە لەسەر مامۆستایانیش بەردەوام چاودێری قوتابیان بکەن لە پاگراگرتنی ژینگەی قوتابخانە و هەروەها دەوروبەریشان. یەک لە ئەرکە گرنگ و ئەساسیەکانی پەروەردە و فێرکردن بێگومان بەڕای من ژینگەیە. ژینگە زۆر پێویستە بە تایبەتی لە کەرتی پەروەردەیدا. ئەگەر ئێمە لە بناغەوە منداڵەکانمان فێر بکەین فێرە ژینگەیەکی جوان و تەندروست و خاوێنیان بکەین، بێگومان لە داهاتووشدا سوود و ئیسفادەی لێ دەبینن کە ئەوانەی پێشتریش نەیان دەزانی کەوا ژینگە چییە و چۆن ژینگە بپارێزن ئەو کاتی دەتوانن سوود و ئیسفادێک بە دەوروبەریشان بگێنن. یەکێک لە تەوەرەکانت کە دەتوانم دروشمی ئەو کۆڕبەندە بوو ئەویش کارامەیی و داهێنان. ئێوە وە قوتابخانەی پێشەنگ ئەوەی زانیاریمە بێ بەشداریتان کردووە لە پرۆژەی داهێنانی قوتابخانەکان. چۆن ئەم پرۆژەی هەڵدەسەنگێنی یارمەتی دەرت دەبێ؟ بەڵێ بۆ ئەم ساڵی خوێندن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان 100 قوتابخانەی ناوی لە لیستی قوتابخانەکانی داهێناندا هەیە. ساڵی پار 10 قوتابخانە بوو بەو تەجروبەیە کە وەزارەتی پەروەردە هەڵسەنگاندنی بۆ کرد بەرەو پێشچوونێکی زۆر باش بوو. زۆر داهێنەرانە و زۆر پێشکەوتوش بوو. کۆمەڵی قوتابی و هەروەها ئەو بەهرانەیان هەبوو پێشترنیان دەتوانی پێشکەشی بکەن، بەڵام بەو داهێنانەی کەوا ساڵی پار ئەو 10 قوتابخانەیە ئەنجامیاندا بێگومان
زۆر گرنگ بوو و هەروەها ئەو قوتابیانەش ناسێندران و هەروەها خۆشیان ناساند و توانیان بەهرەکانی خۆیان پێشکەش بکەن. بێگومان جێگای دەستخۆشیە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی وەزارەتی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا دەتوانێت کۆمەڵێک قوتابی بکە لە کۆمەڵێک قوتابخانە لە 100 قوتابخانەی تر کۆمەڵێک قوتابی کەوا ئەوەی داهێنانیان هەیە بێگومان بەهرەی داهێنانیان هەیە بتوانن پەرە بە داهێنانەکانی خۆیان بدەن و هەروەها ئەو قوتابیانەی کەوا شاراوەشن دیار بن. کۆمەڵێک بێگومان لە هەموو قوتابخانەیەک کۆمەڵێک قوتابیمان هەیە کەوا کاری داهێنەرانەی زۆر باش دەزانێت بەڵام پێویستی بە هاوکاریە پێویستە داعم بکرێت ئەویش لەو قوتابخانانەی کەوا ئێستا هەڵبژێر دراون بێگومان ئەو قوتابیانەش دەناسێندرێن و هەروەها پەرە بەتوانەکانیان دەدرێت بێگومان گرنگی و تایبەتمەندێکی خۆی هەیە. سپاسی ئامادەبوون دەکەم لەسەر ستێیجی تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر. زۆر سپاس مامۆستا، زۆر بەخێربێی. زۆر سپاس بۆیەوە، دەستان خۆش بێت. زۆر مەمنون.